ئێرە گوندی بنەکەی ناوجەرگەی گەرمیانە. ئاواییەک لاپەڕەیەکی پڕ قوربانی لە مێژووی نوێی کورددا هەیە. نزیکەی 250 قوربانی لە شەهید و ئەنفال بەخشیوە. محەممەد کە دانیشتوویەکی گوندەکەیە نەمام دەنێژێت. بەم ڕێگایە وەفای خۆی بۆ قوربانیەکانیان دووپات دەکاتەوە. ئەو تەنها خۆی 4 ئەندامی خێزانەکەی لە باوک و خوشک و برا بەر ئەنفال کەوتون. لەبەرەوەی ئەمدارێ لااتێ ئەم چواردەداریشە لە پشت منۆ نریا سەبارەت بە چواردەی چوارە موساڵە یادەن فالەگرێتەوە لە ڕزگاری لە چەمچەما لە شوێنەکان هەر ئاوایە مینۆمێتی کردووە یادەن فالەکان خۆی کاتەوە. ئەو 250 داریش ئێمە هێمایەکە بۆ شەهیدەکانمان 250 شەهیدمانەیە وەفایەکە بۆیان. دانیشتوانی ئەم ئاوایەی ناوچەی زەنگەنەی سەربەکفری 250 نەمامیان هێناوە بۆ ناشتن لەناو ئاواییەکەیاندا. ئەوان دەڵێن دار و درەخت و نەمام جگە لەوەی هێمای ژیان و پاکێتی ژینگەیە پەیامی وەفای ئەوانە بۆ قوربانیەکانیان. ئەم دارە وەکو وەفایە بۆ شەهید و ئەنفالەکانمان. شەهیدێکی زۆرمانەیە ئەنفالێکی زۆرمانەیە لێراکە. ئەم دارەمانە وەکو وەفایە ئەمە شوێن دکتۆراتی لێیە. شەهید دکتۆراتی لێیە. وەکو وەفایە نامانە بۆی و ئەبەر ئەوە شوێنەکەی گوم نەوێ و دکتۆرێکی زۆر بەڕێز بێت لە لامانە زۆر خزمەتمانی کردە زۆر چارەسەری برینداری پێشمەرگی کردە لە عێراق. لۆکۆ خەڵکی گوندی بنەکە 250 کەسمان لە شاڵاوی ئەنفالا پیاچوو تا ئێستا نەگەڕاوەتەوە وەکو وەفایەک بۆ کەس و کارەکەمان کە نەگەڕاوەتەوە 250 دارمان هێناوە لە گوندەکە بینین وەکو وەفایەکی ڕوحی ئەوان زیندوو بێت ئەو دارانە لەم گوندا بمێنێت و خەڵکی دێگەیش بتوانێت ئاوی ئەو دارانە بدات تاکو و شکۆ نەبێتەوە. لە ڕابردوودا و پێش و پاش ئەنفالیش بنەکە هەمیشە بنکەی پێشمەرگە بووە. لە شاڵاوی ئەنفالدا تەخت کرا بەڵام ئێستا ئاوەدانە و ژیانی تایە. لە پێشوازی یادکردنەوەی 31 ساڵەی تاوانی ئەنفالدا بە نەمام ڕواندن وەفا و ڕێز بۆ قوربانیەکانیان دەنوێنن. سامان کەریم کورد چاد نیوز گوندی بنەکەی سنووری کفری.